سڵاوتان لێبیت ئەوڕۆ لە ڤیدیۆکی کووردا چەند هێڵکاریەکی گرنگم بۆ ئامادەکردون لەسەر شەقام کە ناویان چییە و چیان پێدەگوتێت و بە مانای چ شتێ لەگەڵمان بن تا کۆتایی. یەکەم حاڵەت کە هەمانە لایت لینیە، ئەو هێڵەی ناوەڕاستە، هێڵشی پچڕە ئۆکەی، واتە ئێمە لە بۆمان هەیە بە پێش ئۆتۆمبیلی پێشە خۆمان بکەینەوە، لە بۆمان هەیە سایدەکەی ببەزێنین، سایدی خۆمان، ئۆتۆمبیلی بەرامبەریش بە هەمان شێواز. حاڵەتی دووەم Fahrstreifenbegrenzung واتە لێرەدا سایدەکان سنوودار کراون، ئەو هێڵە هەر سایدە و دیاری دەکاتن و لە بۆشمان نییە، هیچ لە کاممان لە بۆمان نییە کەوا سایدەکەی ببەزێنین. ئەو هێڵکاریەی کەوا سەر لێواری جادەکان هەمانە پێیان دەگوترێت Fahrbahnbegrenzung واتە لێرەدا ئەو هێڵانە سنووری جادەکەی دیاری دەکەن، Fahrbahnbegrenzung. حاڵەتی سێیەم einseitige Fahrstreifenbegrenzung واتە سایدەک لە بۆی نییە کەوا سایدی خۆی ببەزێنیتن، بەڵام سایدەکەی تر کە هێڵەکەی پچڕە لە بۆی هەیە کەوا سایدی خۆی ببەزێنیتن، بەو مانای بە پێش ئۆتۆمبیلی پێشە خۆشی بکەیتەوە. ئەوە حاڵەتی سێم. کۆتە حاڵەت کە هەمانە لەو ڤیدیۆیەدا شپێفلێشە هێڵکاریەکە کەوا ئۆتۆمبیل بە هیچ شێوازێک لە بۆی نییە بە سەریدا تێپەڕبیت، حیسابی ڕەسیفەچی لە بۆ بکە. مەبەست پێی شپێفلێشە چییە؟ لە زۆر شوێندا هەمانە مەبەستەکە ئەوەیە کەوا ئەو ئۆتۆمبیلانەی کە بە تایبەت پێش دەکەنەوە لێک نزیک نەبنەوە زۆر. بۆ نمونە ئەو نمونەم بۆ هیناون لێرە لەو فەرعی ئەو ئۆتۆمبیلی کە داخل دەبیتەوە، ئەو ئۆتۆمبیلی کە دەردەچیتن لە هەمان کاتدا بێن ئەوە زۆر لێک نزیک نەبنەوە بۆ بینەشیان هەبیتن. ئەوە لەو حاڵەتەیدا هیوادارم سوودی هەبیتن، سەرکەوتوو بن.